سلێمانی ڕۆحمە چاومە پیرۆزە ئەم یادەی ئێمەش ویست و خواستمان ئەوە بوو لە ڤیم فاوندیشن کە نەهێڵین ئێوەی خۆشەویست لە یادی 239 ساڵەی سلێمانیدا بەبێ چالاکی جیاواز ئەم یادە تێپەڕێنن. بەڵام لێرەوە ئەمانەوێت سپاسی کۆمپانیای ئانسۆ بکەین کە سپۆنسەری ئەم دوو ڕۆژە پرچالاکی هونەرەی بۆ کردین. ئێمە بە خێزانی هاتوین، حەزمان زۆر لە دەنگی ئەم هونەرمەندانەیە و بە تایبەت بۆ ئەمە هاتوین. ئێمە هاتوین لەگەڵ خێزانەکەمە بە خۆشحاڵیەوە بۆ ئەم کۆنسێرتە. سوپاسی دامەزراوەی ڤیم ئەەکەم کە دامەزراوەیەکە هەمیشە لە خزمەتی هونەرمەندان و هونەردۆستانەیە. من وەکو خۆم بە پێویستی ئەزانم و حەزەکەم نەک دوو ڕۆژ زیاتر بێ کۆنسێرتەکان بەردەوامتر بێ بۆی ئەوەی کە حەزی لێتی زیاتر بتوانێت بێت. لە ئێستا بۆ زیندووکردنەوەی هەستی نەتەوایەتی بۆ زیندووکردنەوەی ئەو هەستەی کە شارەکەمان گرنگە کە شارێکی خۆشەویستە ئازیزە لەلای هەر هەمومان پێویستە ئەم یادانە بەرز ڕاگیرێ. پیرۆزبایی یادی 239 ساڵی سلێمانی لە هەموو لایەکەم دەستخۆشیش لە دامەزراوەی ڤیمەکەم کە هەمیشە پێشەنگ بووە لە ئیشە و کارە جوانەکانی بە خزمەتکردنی ئەم شارە جوانە. زیاتر هەست بە خۆشی و بە کامەرانی یەکەم زیاتر سلێمانیەتە بەرچاوم و یادی یەکەمەوە هەر لە مناڵیمەوە هەتاکو ئێستا. ئێمە ئەمڕۆ بەشدارین لە کۆنسێرتی سێ هونەرمەندی خەڵکی سلێمانی شاری سلێمانی نمونەیەکی جوان و زیندوی سلێمانی دائیمەن پەریان بە تۆنە کوردیەکان زمانە کوردیەکان داوە لە کۆنسێرتەکانیانە. حەزدانیم کۆنسێرتانە لە یادی سلێمانیە شتێکی باشە و هیوادارم بەردەوام بێت. ڕاستی لە شەرقی ئەوسەتا من بە شارێکی نمونەیی ئەزانم خوایە هەر گەشاوە بێ سلێمانی. هونەرمەندەکانی کە ئەمڕۆ لێرە پەیامیاندا جگە لە موزیک و گۆرانیەکان پەیامیان بۆ هەر چوار پارچەی کوردستان نرد. ئەمە بە بۆچوونی من لە ئێستادا جوانترین شت بوو، جوانترین پەیام بوو. سلێمانی زۆری قابلە، زۆر لەوەی قابلترە کە هەیەی، بەڵام ئەم شەو کۆنسێرتێکیان بۆ پێشکەش کردین، یعنی تۆزێک ئاهێکیان هێنا بە بەردەممانە لەو هەموو خەفەتیان کەم کردینەوە. سلێمانی پێویستی بەم کۆنسێرتان هەیە، بەڕاستی پێویستە کا سلێمانی هیلاکە، سلێمانی پشتگوێ خراوە. من هیوادارم هەموو کاتێک ئەم شتانە ڕووبا لە وەکو فیستیڤاڵ وەکو کۆنسێرت و بە هەموو شێوەکان. دەرونی تۆ سەیرە بەجددی هەموو شتێک زۆر ڕاوازە بوو، زۆر تایبەت بوو. دەستخۆشی لە یەکە بە یەکانەکەم هەموو موزیک ژەنەکان هونەرمەندەکان و خەڵکە ینی زۆر بە جۆش و خوڕشێکی تایبەت لە کۆنسێرتەکەی بوون. پیرۆزبایی یادی 239 ساڵی سلێمانیە. دەستی ئێوەش خۆش بێ وەکو دامەزراوەی ڤیم کارێکی زۆر جوانتان کرد.
بەپێگەر بۆ دواڕۆژی 239 ساڵیادی سلێمانی. بە یەک چاپۆلەکای باڵغانگی کاکە مەحموود حەمەد بەڕاستی خۆشحاڵین کە ئەم ئیشە جوانە ناکرێت لەلایەن ڤیمەوە ئیشێکی زۆر جوانیان کرد دەستخۆشیان لێ یەکەم. سەرەتا دەستخۆشی لە دامەزراوی ڤیمەکەم بەڕاستی هەمیشە پڕن لە کار و چالاکی جگە لە ناو شاری سلێمانی هەنگاوی هاویشتووە بۆ ناو شارەکانی تریش بەڕاستی کار و چالاکی زۆر باشیان هەیە. بە سەرپەرشتی دامەزراوەی ڤیم ئەم کۆنسێرتە جوانیان ساز کردو. دەستخۆشی لە دامەزراوەی ڤیم ئەکەم زۆر سوپاسدانەکەم دەستان خۆش بێت. ئێوە و ستافەمان لە ناسەکەی ڤیم فاوندیشن توانیمان دوو ڕۆژی جیاواز لە سلێمانی بەڕێ بکەین. دەستخۆشی لە دامەزراوەی ڤیمەکەم بۆ ئەم چالاکی کە ئەنجامیان ناوە دەستان خۆش بێ و دەشیان وەلای ساکە.